لكن هناك تراجع كبير. کەرتی خانوبەرە لە مەراکیش بەهۆی بڵاوبوونەوەی کۆرۆنا زیانی زۆر بەرکەوتووە. هۆکارەکەش بە پلەی یەکەم دەگەڕێتەوە بۆ مەترسی هاوڵاتیان و سوودمەندبووانی ئەو پرۆژانە لە گەشتکردن و هاتوچۆکردن بۆ تەواوکردنی مامەڵەکانی خاوەندارەتی و لەگەڵیشیدا وەستانی کاری خاوەن پرۆژەکان بە هەمان شێوە مەترسی و نیگەرانی لە لای هاوڵاتیان دروست کردووە. كان توقف عن الأعمال. لە میانەی قەدەغی هاتوچۆدا بە تەواوەتی کاری پرۆژەکان ڕانەگیرابوون، بەڵکو هێشتا هەندێک کاری وەک هەڵکەندن و ڕێخستنی زەوی پرۆژەکان ئەنجام دەدران، بەڵام بە شێوەیەکی هێواشتر لە ڕابردوو. ئێستاش پاش هەڵگرتنی قەدەغی هاتوچۆ دووبارە کارەکان باشتر بوونەتەوە. ویستمان بە هەمان خێرایی پێشوو بۆ سەر کارەکانمان بگەڕینەوە، بەڵام هێشتا نەگەیشتوینەتە ئامانجەکانمان. دەمانەوێت پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بین و لە کارکردنیش بەردەوام بین و ئەم خۆناغە سەختی کارکردن تێپەڕێنین. وێڕای ئەوەی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لەسەر ئاستی جیهان بە تایبەتیش کەرتی خانوبەرە زیانێکی زۆری هەبووە، بەڵام گروپی کۆمپانیەکانمان هەوڵی داوە باشتر لە ڕابردوو پلانی کارکردن دابنێت و بۆ هۆکارەش پێداویستی تەواومان بۆ کارمەندان و کرێکاران دابین کردووە و بیریشمان لە زۆر پرۆژەی نوێ کردوێتەوە تا ئەنجامی بدەین. لەگەڵ وەزارەتی ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردندا دووبارە پلانی گەڕانەوەمان بەسەر کار داڕشت و توانیمان ڕێژی 170 بۆ 75 پرۆژەکان بخینەوە کار و کرێکارانیش بەسەر کارەکانیان بگەڕێنینەوە. هەموو ئەوانش لە میانەی ئەنجامدانێکی تەواوی ڕێکارەکانی خۆپاراستنی تەندروستی و سەلامەتی گیانی کرێکاران و کارمەنداندا.